و ئێمە ئەمڕۆ هاتوین بۆ ئێرە بەڕاستی مامۆستایانی ئاینی لە ژێر فشاری جەماوەریدان ئەم مانگە کە مانگی عیبادەتە و ئێمە ئەبێ بەڕاستی حکومەتی هەرێمی کوردستان ئەو بەڕێزانەی کە لە لیژنەی فتوای باڵا و لیژنەی ڕوبەڕووبوونەوەی کۆرۆنەدان ئەبێ ڕەچاوی لایەنی دەرونی خەڵک بکەن. ئەلەم مانگەیە ئێمە زۆر پێویستمان بە عیبادەتە و بە تایبەتی بۆکردنەوەی مزگەوتەکان. کۆمەڵێک مامۆستایان، کۆمەڵێک کەسایەتی و ڕشسپی جەماوەری بە شەرەفی شاری چەمچەماڵ کۆبووینەتەوە داواکاریمان لە وەزارەتی ئەوقاف لە لیژنەی باڵای فتووا و هەروەها یەکێتی زانایان و هەروەها وەزارەتی تەندروستی لیژنەی باڵای ڕوبەڕووبوونەوەی کۆرۆنا داوایان لێ یەکەین کەوا بەڕاستی بەم بڕیارەدا بچنەوە و وەکو مزگەوتەکانیش وەکو شوێنەکانی تر کە قەرەباڵغی پێوە دیارە هیوادارین مزگەوتەکانیش بە وێنەی شوێنەکانی تر ئەو شوێنە قەرەباڵغیانەی تر وەکو بازاڕ و مۆڵ و شوێنە گشتیەکان بەڕاستی مزگەوتیش بکرێتەوە